ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئاشکرای دەکات دواکەوتنی پێدانی پارەی گەرمی جوتیاران هۆکارەکەی بۆ حکوومەتی هەرێم دەگەڕێتەوە لەبەرەوەی ئامادە نییە 250,000 بەرمیل نەوتی ڕۆژانە ڕادەستی بەغدا بکات. ئەمەش فشاری لایەنە عەرەبەکانی لەسەر سەرۆکوەزیرانی عێراق زیاتر کردووە بەوەی نەتوانێت پارەی گەرمی جوتیاران دابەش بکات. مەسەلەی پارەی گەرمیش 2014 و 15 و 16 ئێمە هەموو شتەکان تەواو بووە بەسەوە نەماوە واژۆی عادل عەبدولمەهدی و برادران چەند جارێک قسەیان لەگەڵا کردەوە و توێتی ئەیکەم بەڵام جارەکان ناتوانم ئەو پێم وایە بۆ واگەڕێتەوە کێشەیە لە بینی هەرێم و عێراقا نایەوێت کێشەکە قوڵتر بێت چکە وەزعی خۆشی زۆر باش نییە بەهۆی تەسلیم نەکردنی 250,000 بەرمیلەکە. غالب محەممەد دەشڵێت لە دوای پشووی هاوینا گفتوگۆکان لەسەر پرۆژە یاسایی بودجەی 2020 دەست پێ دەکات کە ئەگەر بێت و تامانگیدا هەرێم گرفتەکانی لەگەڵ بەغدا چارەسەر نەکات ئەوە تووشی گرفتی گەورە دەبنەوە لەبەرەوەی لە ئێستادا لە نێو شەقامی عێراقی وا باوەکە دەوترێت نەوتی بەسڕا بۆ هەرێمی کوردستان خەرج دەکرێت. ئێمە لە مانگی هەش تقریبا ئەچینە عوتڵەوە عوتڵەی تەشریعی تا مانگینۆ لە مانگینۆ سەرەتا دەست پێەکە پێم وایە لە سەرەتای مانگینۆ ئیتر ئەچینە ناو پرۆژە یاسای 2020 بودجە. لەوێ کێشەمان بۆ دروستە بێ بەڕاستی ناتوانین ئەوەی تەسبیتمان کردو ئەمساڵ تەسبیتی کەینەوە بەهۆی چیوە لەبەرەوەی 58 ئەندامی کوردین ئەگەر هەر 58 ئەندامەکەش ڕازی بکەین کە دەنگدا لەسەر بابەتێک بەڵام هەر کەمینەی لەبەرەوە ئەوان ئەتوانن ئەو فەقرانی کە پەیوەستن بە تەسلیم نەکردنی نەوتەوە یان ڕەبط نەکردنی بە نەوتەوە ئەتوانن فەقرانە هەڵگرن. ئەمە وای کردووە لە شارعی عێراقی بەعام وا بڵاوە کە نەوتی بەسڕە لێرە سەرفەکرێ ئەمە زۆر خراپ لەبەرەوە داواکارم لە حکوومەتی هەرێمم کێشانە پێش وەخت پێش مانگی دە چارەسەریکە گەرنا بەڕاستیەکەوینە قەیرانێکی گەورەوە. بە هەوڵی پەرلەمانتارە کوردەکان بە تایبەت ئەندامانی لیژنەی دارایی توانرا لە پرۆژە یاسایی بودجەی 2019 عێراق پرسی موچەی فەرمانبەران و نەوتی هەرێم لە یەکجیا بکرێنەوە. بەو هۆیشەوە لە سەرەتای ئەم ساڵەوە بەغدا مانگانە 453 ملیار دینار بۆ هەرێم دەنێرێت. حکوومەتی هەرێمیش پاڵپشت بەو بڕەپارەیە توانی پاشەکەوتی موچە لەسەر فەرمانبەران هەڵبگرێت. بەڵام وەک پەرلەمانتاران باسی دەکەن ئەگەر بێت وەرێم 250,000 بەرمیل نەوتی مانگانە ڕادەست نەکات ئەوە لە ساڵی داهاتووەوە گرفتی موچەی فەرمانبەران سەر هەڵدەداتەوە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.